دیارە پاش ئەو ڕووداوە دڵتەزێنەی کە لە 6 شوبات لە باکووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا کە بۆ هۆی گیانەدەزانی ژمارەیەکی زۆر هاوڵاتی و هاوکاتیش تا ئێستا ئەو بوومەلەرزەی کە لەو کاتە ڕوویداوە هەتا ئێستا پاشلەرزەکانی هەیە و هەندێک کات لە هەرێمی کوردستانی شەستی پێدەکرێت. جا تایبەت بەم بابەتە چەند بەدواداچوونی وەرکشۆپ سیمینار بۆ منی توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستان کراوە باز لە کاریگەریەکانی ئەو بوومەلەرزانە دەکرێت لەسەر هەرێمی کوردستان چ کاریگەریەک دەبێت ئایا هەرێمی کوردستان لەسەر هێڵی بوومەلەرزەی مەترسیدارە. تایبەت بەم بابەتە هەردوێنێ وەرکشۆپێک ئەنجام درراوە لە وەرکشۆپەکەدا باز لە بوومەلەرزە و زیانەکانی لەسەر هەرێمی کوردستان دەکات خود بوومەلەرزەکانی وڵاتانی دراوسە و زیانەکانی لەسەر هەرێمی کوردستان زیانەکانی چی دەبێت و کاریگەریەکەی چی دەبێت ڕێگە چارەسەرەکان چی دەبن. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئارام نامی ڕێکخەری وەرکشۆپی بوومەلەرزە و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان لە ستۆری بەیانی کوردستان نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتین. زۆر سپاس. دیارە سەرتا لەوە دەست پێ بکەم ئەو بوومەلەرزانی کە لە وڵاتانی دراوسیا خود با بڵین لە باکوور و لە ڕۆژئاوا ڕوویدا بەشێکیان بە تایبەتتر پاشلەرزەکانیش لە هەرێمی کوردستان هەستی پێکراوە. دەکرێت بڵین ئەو ماوە زەمەنیە توێژەران بە تایبەتی لە بوارەکەی خۆیاندا توانیویانە بە دوواداچوونی ورد لەسەر ئەم بابەتە بکرێت؟ بەڵێ بانیتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتە بۆ وەڵامی پرسیاری جەنابێت ئەگە بچینەوە سەر بابەتی بوومەلەرزە کە بریتە لە کارەسەری سروشتی کە تا ئێستا لەلایەن مرۆڤەوە کۆنتڕۆڵ نەکراوە و بۆ بە هەڕەشەیەکی بەردەوام هەر لەگەڵ یا هاتوو هەتا ئێستاش، بەڵام تا ئێستا زانست پێی نەبردووە بە بەنیهێنەکانی وەکو شوێن و بڕوو لەگەڵ کاتەکەیە ئەما بێ بەڕاستی بە هەڕەشێکی گەورە، بەڵام بۆ ئەم بەستەش زانست یعنی دەستەوەستان نەوەستاوە لەو مۆزوعانە حتمما هەوڵیاوە بۆی کە چینی هێنی مۆلەرزە هەیە یعنی ئاشکرای کات هەوڵەکان بەردەوامن بۆ کاریگەری ئەو مۆلەرزانی کە ڕوویە لە 6 دوای 2013 لە باکووری کوردستان کاریگەریی یان گەوری هەبوو لەسەر ناوچەکە کە ئەوە داڕێ بە یەکێک لە بوومەلەرزە ناشازەکان کە لەو ناوچە ڕووبات بۆ ئەمە بەستە بەشی جۆلۆجی یا زەوی ناسی زانکۆی سلێمانی هەڵسا بە سازانی وەرکشۆپێک ئەم وەرکشۆپە لە بەڵێن دوێنێ بوو کە ڕۆژی 2 2023 بوو 5 سمینار لەو وەرکشۆپە پێشەش کرا 4 سمیناریان تایبەت بوو بە هۆکار و کارلێک و خۆپاراستنی مەلەرزەکان لەگەڵ مێژووی و مەلەرزە لەگەڵ ئەو ئامێرانی کە پێوانی مەلەرزە ئەکەن لە کوردستان و لە عێراقا و هەروەها سیمیناری پێنجەمان بریتی بوو لە لێدوان لە کۆتی زلزالی بۆ ئەو بینەوە باڵەخانەی کە ئەگەر بکرێت چی بەکاربهێنرێت بۆی کە بە شێوەیەکی عام یان سەلامەت بێ ئایا ئەمانی کە ئێستا کراوە سەلامەتن یان ئەمانە لە وەرکشۆپە بە شێوەیەکی تێروستەل وەڵام درایەوە وتوانرا نقطەی بخرێتە سەر ئەو بەحری کە ئێستا باسەکرێت لەسەر بوومەلەرزە. بەڵێ دکتۆر ئەو پاشلەرزانی کە ئێستش بەردەوامی هەیە و هەندێک کات لە هەرێمی کوردستان هەستی پێ دەکرێت ئەمە ترس و دڵڕاوەڵکەی لای هاوڵاتیان دروست کردووە پێویست بۆ ترسە دەکات لە وەرکشۆپەکەدا باسی ئەمانە کراوە یاخود ئەم پاشلەرزانی کە بەردەوامیان هەیە بە تایبەتر کە لە سەرەتای مانگی 3 باس دەکرێت چەند پاشلەرزەیەکی دیکە هەیە ئەمە کاریگەرێکی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەڵێ ئێستا کە هاتم بۆ ستۆدیۆ پێش چەند سعاتێک بوومەلەرزەیەکی کە ڕوویە هەر لە تقریبا لە هەمان شوێن بە بڕی 4.5 کە ئەمەش هەر دارێ بە پاشلەرزەکانی ئەو مەلەرزەی کە ڕوویە لە کاتی خۆیان لە 6 دووە بەڵێ کوردستان بەعامەتەن ئەگە باسی کوردستانی گەورە بکەم خەتی مەلەرزەیەکی زۆر کاریگەری پێ ئەڕوات کە تێوەقوع ئەکرێت بۆ مەلەرزەی گەوری تیاڕووبات، بەڵام ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەم واتە باشووری کوردستان خۆمانین تا ڕادەیە دەتوانم بڵێم ئەو بڕانەی بەو یان بڕە بەرزانی کە لەو شوێنانی کە ڕوات لە باکوور و لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵات ئەوە لای ئێمە ڕوونایەت، بەڵام بە شێوەیەکی عام ئێمە لەوان سەلامەتترین بۆ ناحی ئەو ڕقەمە دلیل بۆ ئەوەش سەیری مێژووی
ڕوودانی مەلەرزە بکە لە هەرێمی کوردستانە هەر لە پێش زاینەوە تا ئێستا کە ئەوی کە نووسراوەتەوە تا ئێستا ئەو دەستمان کەوتووە اینجا بە جیهازیش واتە بە ئامێریش پیاوە نەکراوە هەر هەمووی ناگەن ئەو بڕی کە لە 6.5 زیاتر بێت کەواتە ئەم بڕە ئەوەنە ترسناک نییە کە بڵێن ئیتر تەواو ئێمە ژۆ کوتوریشامان لێیە نەخێر ئەو ترسناکە نیە بۆ شێوەیە خەڵی دووەم کە ئەم ناوە زیاتر یان سەلامەتەکە ئەوەیە شکاوەکان واتە فۆڵتەکان ئەوانەی کە شوێنی مەلەرزەکان لە دەرەوەی شارەکانن ئەگەر پات هەیە لەناو شارەکان بووایە زۆر خەتەرە بوو بەڵام چووکە لە دەروی شارەکانە و ئەبێ بە مەزدەری ئەبێ بە سەرچاوەی ڕووداوی مەلەرزەکە تا ڕادێک ئێمە سەلامەتی لەم ناحەیەوە تەماشامان کرد ئەمانی کە ڕوویە ئەو مەلەرزانی کۆن بڵین ئەگەر باسی بڵین بۆ 1970 بۆ بکەم تاکو ئێستا ئەوەی کە ڕوویە ئەو مەلەرزانە یان نەبۆتە هۆی یان کارەساتی گەورە لەم ناوچەیە بەڵێ یان لێرە لەوێش ڕووخاوە شت این بووە بەڵام بە شێوەیەکی عام نەبێتەوە ئەو کاولکاری کە بینیمان ئێستا لە تورکیا کەواتە دکتۆر دەکرێت بڵێ بۆ مێژووی کە هەیە لە ڕوودانی بوو مەلەرزە لە هەرێمی کوردستان و بۆ پلەی کە هەیە دەکرێت بڵێ لە داهاتووشدا پلەی بەهێزی بوو مەلەرزە بە پێوەری ڕێختە ڕوونادات یاخود ڕەنگە ئەمە گۆڕانکاری بەسەردا بێت خۆی تەبان تەوەقوعات و تەنەبوعات لە زانستی مەلەرزە زۆر زەحمەتە بەڕاستی بەڵام سێ مێژوو بکەین مێژووی مەلەرزە بۆیە گرنگە بۆی چووکە یان ئەو شتانەوەمان پێڵێت کە لەم ناوە ڕوویاوە ئەوەی کە تێبینیە کرێت لەم ناوچەیە واتە باشووری کوردستان کە خۆمانین تا ئێستا بۆ مەلەرزەی ئاوا گەورە بەو ڕقەمە بەو بڕەتیا ڕوونیاوە بەڕاستی ئەمەش خۆشکەرە کە تەوەقوع ئەکرێت لەم ناوە بە هیچ شێوەیەک ئەو ڕقەمە گەورەیە ڕوونەیات باشە دکتۆر لە وەرکشۆپەکەدا یەکێک لەو خاڵانەی کە باس کراوە بە ڕێستیشتان ئاماژت پێدا باس لە دروستکردنی بینە و باڵەخانەکان کراوە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و بوو مەلەرزەیەک و بدات کاریگەریەکی چی دەبێت چۆن بە وردی باستم بابەتە کراوە بەڵێ لەوێ باسی کۆدی زلزالی کرا واتە کەڵێن کۆدی زلزالی ئێستا حاڵیان چەنە و چەند پێویستەکە هەبێت واتە ئەمە یعنی زیاکردنی شیش زیاکردنی چیمەنتۆ زیاکردنی سەب زیاکردنی ئەو چواربۆشانی کە لە ناو کە لە ئەنجامی بەستنی شیشەکان ئاکرێت بچووکرێتەوە ئەمانە هەمووی ئەچێتە ناو بواری کۆدی زلزالیەوە ئێستا ئەوی کە لە سلەیمانیە یان بڵێن هەرێمی کوردستانە پێڕاوەکرێت کۆدی زلزالی تقریبا ڕقم سێیە ئەمە هیچی یعنی کۆمەڵێک جرعا دەبێ بکرێتیایە ئەگە بچێ بۆ چوار تەبەن ئەوە باشترە یعنی کەمێکی منتۆ شیش سەبی زیاتر زیاب کرێت ئەمە زۆر دۆشتێکی چاکە بە شێوکی عام ئەوەی کە باس کرا لەم ناوە لە ڕۆژ بەش ئایانی ئاماژەی پێرە لە هەندێک شوێن دیدەخی کراوە لە بڵین چەسپاندنیان بەکارانیان ئەو کۆدە بەس خۆشبەختانە ئەوەی کە بینیمان بە شێوەیەکی عام ئەم ناوە بیناکانی سەلامەتن چونکە ئەگەر سەلامە نەبوونایە لەم چەند ساڵی پێشوە کە ڕوویە دەیە هاو مەلەرزە بە بڕەکانی 5 بە ژووتریش کە ڕوویە ئەبۆ هۆی کاولکاری ئەگەر وا بواە کەواتە ئەمە یعنی ئەوە دەرەخات کە ئەم ناوە تا ڕادەیەک سەلامەتن بەس ئەمەش ئەوە ناوێ بڵێم تەواو پاڵ بەمەوە بڵێم نییە نەخێر ئەبێتەوە خۆ بکەین کە شت ڕووبات ئەبێت سەلامەتی زیاتر بۆ بیناکانمان بگەڕێنەوە بە تایبەتی لە دوای ساڵەکانی 2010ەوە بینای بەرز لەم ناوە دروستکراوە بینای حقات تۆ بە ئاسمانە کە ئەمانە پێویستیان بەوە هەیە کۆدی زلزالی بەقووەتر بەکاربێنن و ئیجراعاتی زیاتر بەکاربهێنرێت بۆی کە شوێنەکە سەلامەت بێت یعنی کە ئیجراعاتانی کە لەم ماوەیە زۆر کاریگەر بوو بریتی بوو لە یعنی ئەلیافی کاربۆنی کە ئەوە زۆر باسکرا بەڕاستی ئەگەر هاتوو هەج بینایەک ئەلیافی کاربۆنی بەکاربێنێ لە پایەکانیە یان لە سەقفەکە ئەو کاتە ئەگەر ئەو چیمەنتۆیە بۆ نمونە مقاومەکەی دوو بێت ئەوەی کا بە 20 واتە ئەو نەزییا کات بۆ ئەو بینایە ئەمەمان بینی لە تورکیا بۆ بینایەک نەڕووخاوە و مەجموعەیەک بینای دەروپشتی ڕووخاوە کە فەحس کراوە و تێبینی کراوە ئەو بینایە ئەلیافی کاربۆنی بەکارهێناوە بەڕاستی ئەو زیاترانە چەند بۆوانی هەندەسە زیاتر منەوەنە یعنی معلوماتم نییە بەزە بووی کە بیستم لەوێ و لە باس کرا
يعني ئەمە لیافانە زۆر دەوری هەیە لە زیادکردنی مقاومە بەرامبەر يعني بۆ مەلەرزە. بەڵێ دکتۆر ڕەنگە ئەم خاڵیان زیاتر پەیوەندی ببورن بەلایەنە پەیوەندیدارەکان بە شارەوانی و بەوەرهێنانەوە هەبێ. دوێنێ لە وەرکشۆپەکەدا لایەنی پەیوەندیدار وەکو وەبەرهێنان وەکو شارەوانی لەسرم خاڵانە ئامادە بوون یاخود گفتوگۆکرا؟ کۆمەڵێک هاتن بەڕاستی ئێمە باگەشتامان کردبوون بۆ زۆربەی زۆریان ئەوەی کە هاتبوو یعنی ئاگای لێبوو لە وەزعەکە بەڵێ لە ئاخیرا بوو بە پانێڵ دسکەشنێک مناقەشاتێک مناقەشە دروست بوو لە بینی ئەوانەی کەسیمانەکانی جێڕا و لەگەڵ یعنی ئامادەبووانە کۆمەڵی سوالی باش کرا بەڕاستی بەڵام ئەوە کافی نییە یعنی پێی وایە کە ئەم يعني پێشنیازانە بخێتە بەردەمی يعني بەرپرسان بەڕاستی ئەوانی کە پەیوەندیدارن بە تایبەتیش ئەوەی کە من بۆ گەڕێنمەوە بریتە لە نقابی مهندسین کە چووکە ئەو تەصدیقی ئەو يعني عقدا ناکات کە بۆ بینا و شت بەکارهێنرێت و بەدەورداچوونی لایەنی پەیوەندیدار وەکو بەلەدیە وەکو يعني وەبەرهێنان وەکو شوێنەکانێکی کە پەیوەندیان بشێن بووینەوە هەیە. بەڵێ دکتۆر وەک کۆتاپرسیارم دەمەوێت ئەوە ینی بپرسم دوای ئەنجامدانی وەرکشۆپ و مناقەشەکە دیارە ڕەنگە چەند ڕاستپاردەیەک و تێبینی و سەرنجێک لەسەر بابەتەکان هەبووە. تۆی ئەم بابەتانە وەکو ڕاستپاردەیەک دەدرێت لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت یاخود بابەتەکە بەکراوەی دەهێڵدرێتەوە؟ ئێمە تقریبان ئەومان بەکراوی هێشتەوە بەڵام لە بەرنامەمانە هەیە ئەو پێشنیازانی کە لە وەرکشۆپەکە کرا هەمووی بکەین بە پێشنیاز و لە کۆنووسیەکە بەرزیکەینەوە بۆ لایەنی پەیوەندیدار کە ئەمە کارێکی گرنگە ئەگەر کاری سەر بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئارام نامێقرەخەری وەرکشۆپی بۆ مەلەرزە و لێکەوتەکانی لەسەر کوردستان. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.